ئازاد و لیزا هەردووچیان گرێبەختیان کرایەوە بەهۆی هەڵەیەکی تەکنیکی بە بەکارهێنانی ڕستەیەکی ئینگلیزی What do you wish؟ لێسادا ئەو ڕستەیە هاشتاگەیشی بۆ دانراوە لە سۆشیال میدیا. ئەو کەسانە کێنە ڕەخنە لە پێشکەشکارە دەگرن. وەروەها لیزا شانازی بەوە دەکا کە ئەو هەموو کوردەیە فۆلۆویان لۆ ناردووە. ئایا ئەم پێشکەشکارە بە هەڵەوەی ورد یان بانقەست بۆ ئەوەی ببێت بە باس و خواسی نێو سۆشیال میدیا؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە. پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەی وەکو پشتگیریەک بۆ ئێمە لایک و کۆمنت و شێر لەبیر نەچێتن و وارەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان کۆزان گۆڵەکەش دابگرە بۆ ئەوی تو یەکەمین کەس بابەتەکانمان ببینی. What do you wish? Sorry? What do you wish? What do you wish؟ ئەو ڕستە ئینگلیزیە بوو کە تۆڕی کۆمەڵایەتی هەژاند هەموو خەڵک ئەم وشەیەی زۆر بە شێوازێکی کۆمیدی وەرگرت. ئەم پەیامنێرە مەبەستی ئەو بوو بەم کچە ئۆکرانیا بڵێتن چاواتێکت هەیە ئایا ئۆکرانیا دەباتەوە یاخود دەدۆڕێنێتن و بە شێوازێکی زۆر سیر بڵاو بۆ لەنێو سۆشیال میدیاوە خەڵکێکی زۆر. ئەم ڕستە ئینگلیزیان What do you wish وەکو هاشتاگێک بەکاردێنەوە خەڵکێکی زۆریش بەم قسەیە پێکەنیوە. ئەم پەیامنێرە و ئەم کچە ئۆکرانیا بە بێدەنجی دانەنیشتون و هەردووچیان پەیامی خۆیان هەیە لەسەر ئەم بابەتەیە. با بزانین پەیامەکانیان چییە؟ ئازاد محەممەد پەیامنێری NRT لەبارەی دەرکەوتنی قسەکردن لەگەڵ هاندەرێکی ئۆکرانیدا لە کات یاری نێوان هۆڵەندا و ئۆکرانیا لە یاریگەی یوهان کرۆیف ڕوونکردنەوەیدا. ئازاد محەممەد لە لاپەڕەی فەرمی خۆی لە فێسبوک نووسویەتی من کار دەکەم هەوڵ دەدەم هەر کەسێکیش کاری کرد و هەوڵیدا حتمەن کەم و کورتی ڕوودەداتن و وە زۆر جار تووشی هەڵە دەبێتن ئەو شتێکی زۆر ئاساییە لە کارەکەیدا. بۆیە ئێمە لە ڕەخنەکان پند وەردەگرین و سوورتر دەبین و بۆ کاری باشتر. واروها ئەم ڕووکردنەوەیش دوای ئەوە دێتن کە لە یاریگای یۆهان کرۆف لە کات یاری نێوان هۆڵەندا و ئۆکرانیا چاوپێکۆتنی لەگەڵ هاندەرێکی ئۆکرانیدا کردو. لە کاتی قسەکردندا چەند هەڵەیەکی زمانەوانیدا ڕوویدا. دواتر ڤیدیۆ چاوپێکۆتنەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کاردانەوەیەکی ئەکجار زۆری لێکەوتەوە وە سۆشیال میدیای پڕ کرد. واروە ئازاد محەممەد دەڵێتن من کار ئەەکەم و هەوڵ ئەدەم هەر کەسێکیش کاری کرد و هەوڵیدا حتمەن کەم و کوڕی ڕوودەدات لە کارەکانیدا. ئەو کەسانەی دانیشتون و هەمیشە دەستەوەستان وەستاون بێ بەرهەم دەبن و هەڵەکانیان نابینرێت. بۆیە ئێمە لە ڕەخنەکان پند وەردەگرین و سوورتر دەبین بۆ کاری باشتر و جوانتر. ئەزم و نیازە ساڵی ڕابرد و سەلماندوێتی کێم و داهاتووشم بەم ڕەخنانە باشتر دەکەم. ئازاد خۆی لە وتەکانیدا دەڵێ من 11 ساڵە کاری ڕاگەیاندن دەکەم و کار دەکەم و خزمەت دەکەم. بۆیە ئێمەش دەستخۆشی لێ دەکەین و 11 ساڵە کاری کردووە. بۆیە دەبێتن تاوەکو ئێستا چەندی زمان بزانێتن لەبەرەوەی پێشکەشکارە بەلایەنی کەم ئەگە جگە لە زمانی کوردی زمانی تریش نەزانێ بەڵام دەبێتن چەند وشەیەکی ئاسان بزانێ وەکو ئەوەی قسەی پێ بکەی لەگەڵ بەرامبەرەکەت دڵخوازت چییە چۆن حەز لە چی دەکەی حەز لێ کێ بباتەوە. ئەمە شتێکی زۆر ئاسانە لە هەر زمانێک بتەوێ دەتوانی زۆر بە ئاسانی فێری ببی. بۆیە هیوادارین پەیامنێرەکانی ترمان خۆیان فێر بکەن تووشی هەمان ڕەخنە نەبنەوە بە شێوازێکی پرۆفشناڵتر کارەکانیان بکەین. هیوادارین سەرکەوتوی بێ کاگە ئازاد محەممەد. لیزا سپایامەکی هەیە بۆ کوردەکان ئەم کسە شۆ خوشەنگە ئۆکرانیەکە. واروها لە دەقی پەیامەکەی دەڵێتن سڵاو هاوڕێ کوردەکانم وابزانم کاتی ئەوەیە کەمێک قسەتان لەگەڵ بکەم لەبەرەوەی من شۆک بووم بەو هەموو نامەی بۆم دەنێرن بەو هەموو کۆمێتە بۆم دەنووسن. زۆر سوپاس گوزارم لەبەر ئەوەی کە فۆلۆی منتان کردووە. زۆر سوپاستان دەکەم. دەبینن من ئێستا دڵخۆشم. هاشتاگی What do you wish یان وش دادەنێن و منیش زۆر دڵخۆشم بەو کارە. من هێشتا تێنەگەیشتوم. دەتوانین پێکەوە بڕیار بدەین کامەیانە. هیوادارم هەمووان دڵخۆش و تەندروست و سەلامەت باش بن و هەروەها هیوای بەختێکی باش بۆ هەڵبژاردەی تۆپی پێی.
نیشتیمانی ئۆکرانیا دەخوازم خۆشەویستم بۆ هەموو کوردەکان هەیە واروەها لەبەرەوەی ئێوە ناوازەنا ئێوە چەند نامەیەکی شیرین و پشتگیریم بۆ دەنێرن کە سەبارەت بە خۆم و وڵاتەکەی من ناتوانن خەیاڵی ئەوە بکەن چەند بۆ من گرینگە زۆر سپاسان دەکەم ئەمەش پامی کچە ئۆکرانیەکە بوو بە ناوی لیزا زۆر دڵخۆشەوە دیارە ئێمەش سەردانێکی پرۆفایلی ئینستاگرامەکەمان کرد سەیری کۆمنت و لاپەڕی فەرمیمان کرد بینیمان کۆمنتەکان هەموو کوردن هەموو بانگی یەکتر دەکەن دەڵێن ئەمە کچەکەیە وا دیارە ئەم کچێژ لەنێو سۆشال میدیا دەگدانەوەکی زۆری بەدوای خۆداینە بەڵکو بگرە ناوبانگێکی زۆریشی بەدەستێنە هیچ کەسێک نازانێ لە چ کاتێک و لە چه ئاستێک گرێ بەختت دەکرێتەوە وا دیارە ئازاد و لیزا ناوبانگێکی ئەکجار زۆریان بەدەستێنە لە نێو سۆشال میدیا بەم ڕستە ئینگلیزیە بەها لە بە زمانەوانی وتی وادیوەش ئەمە ژوا دیارە گرێ بەختی ئەم دوو کەسایەتیە بوو ئازادیش تاوکو ئێستا خەڵکێکی زۆر دەیناسی بەڵام لەمە دووە خەڵکێکی زۆر زیاتر دەیناسن وەروەها لیزاشتوانی لە ناو کوردستان بەناوبانگ بێ وا دیارە خۆشی هەوڵی ئەوە دەداتن کەناڵەکەی بەناوبانگ بکاتن و وە پێدەچی لە لاپەڕی فەرمی خۆشی هەوڵی ئەوەی دابێتە دوو لە بابەتی وەدی وش و ئازاد و لیزا واروەها زۆر سپاسی فانەکانمان دەکەن بۆ پشتگیرەکان کە لێمان دەکەن و بۆ لایک و کۆمنت و شێرەکان بەڕاستی ئێوە دەتوانن ئێمە پێش بێخن و هەموو کات زۆر سوپاسان دەکەین و بەم نزیکانە گڤیوێش دادەنین بەڵام بۆ کاتێکی تر بەڵام گلەیمان لە چەندین کەناڵ و پێچ هەیە هەستاون بە ڕیپۆرتکردنی کەناڵ و پێجەکانی ئێمە گەر یارمەتیشمان نادەن واز بێنن لۆ ڕیپۆرتانە بە تایبەتی لە ئینستاگرام و یوتیوبەکەمان ڕۆژ بە ڕۆژ ئاسی دێتە خوارەوە وا دیارە ڕیپۆرتێکی ئەکجار زۆری لەسرە بە تایبەتی ئینستاگرام لەبەرۆ ئێمە کاتێکی زۆر نیە دەستمان پێکردو بەڵام لەخوا بەزیاد بێ ناوبانگێکی باشمان بەدەست هێناوە هیوادارین هەموو لایەکتان لایک و کۆمنت و شێرمان بۆ بکەن بۆ ئەوەی ئەو ڕیپۆرتانە کار نەکاتە سەر کەناڵەکانمان ئەگەر تاوەکو ئێستا یەک جاریش سودمەند بووی لە کەناڵ و پێجەکانمان وە زانیاریت کۆ کردوتەوە ئێمە سوپاسان دەکەین و واروەها هیوادارین بەردەوام بین بۆ ئەوەی بەردەوامیش بین پێویستیمان بە پشتگیری ئێوەیە دووبارە زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆیەکانمان و بۆ گوێگرتن لە قسەکانمان هیوادارین هەموو کاتێک سەرکەوتوو بن بۆ پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و شێر و کۆمنتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.